ئێوارتان باش بیلەر و بیسەر خۆشەویستەکانم لە ڕادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی بۆ بابەتێکی دیکەی گرنگ هاتمە وڵاتان. مەبەستمە باس لە بابەتی ئەمڕۆمان بکەین کە بابەتێکی تایبەت و پێویستە بە ژیانی ڕۆژانە و ژیانی کۆمەڵایەتی هەمومانەوە کە بابەتی توندوتیژی دژی ئافرەتان و دژی خێزان و توندوتیژی دژی خێزان بە گشتی کە کاریگەرێکی گەوری دەبێت لەسەر کۆمەڵگا و هەروەها بۆ ئەوەی کە خێزانێک ئاسوو دەبێت بە دڵنیاییەوە هەندێک جار زۆر ئاساییە کە پێویستی بە ڕاوێژکاری و هەروەها پێویستی بە هاوکاری بێت ئەگەر لە هەر ڕێگەیەکە بێ بەو مەرجەی لە ڕێکی دروستەوە بێت. بۆ مەبەستە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆربەی پارێزگاکانی گرنگی بەو بابەتەداوە بە ڕێبەراتی تایبەتی بە دژی توندوتیژی خێزان دامەزراندووە و هەروەها میوانەکەم لەم پرۆگرامە بەڕێزیان ڕائید ڕاستفریان عوسمان کە بەڕێزیان وتەبێژی بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانن لە سلێمانی بۆ ئەم بەرنامەیە هەندێک پرسیارمانەیە ئاراستەی دەکەین و بۆ هیوام کە ئێوەش سوودی لێ ببینین و بەرچاوڕوونێکی باش بێ بۆ هەمووان. زۆر بەخێر بێن، خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێستان. بەڕێز ڕاید دەمەوێت سەبارەت بە بەڕێبەراتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان ئەوە لە ئێوە بپرسم لە سلێمانی کەی دامەزراوە و هەروەها بەگشتی کارەکانی ئەم بەڕێبەراتیە چۆنە و کام لە بابەتانە دەگرێتەوە کە دەتوان پەیوەندی بەم بەڕێبەراتیەوە بکەن. بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دوای کوشتنە دڕندانەکەی دوعاوە دامەزرا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەو کاتە کە سەرەتا ئیشوکارەکانی خۆی لە بەدواداچوونی کەیسەکانی ژنان ئەبینیەوە. دواتر لەگەڵ دانانی یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کاروبارەکانی گۆڕا بە لە بەدواداچوونەوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان. ئەو کاتە بە ئافرەتان بوو، ئێستا بۆتە ئافرەتان و خێزان لەبەرەوەی ئێمە ئیشوکارەکانی ئەم بەڕێوەبەراتیانە لە چوارچێوەی خێزانایە هەروەک وتم بەپێی ئەو یاسایە چونکە ئێمە جهەتێکی جێبەجێکاری یاساین خۆی لە چوارچێوەی خێزانە ئەبینێتەوە و ئەم بەڕێوەبەراتی خۆشبەختانە وەکو خۆش ئاماژەت پێدا لە زۆربەی نەک زۆربەی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان هەیە بە ئیدارە سەربەخۆکانیشەوە. دەستان خۆش بێت. یەکێک لە کارە گرنگەکانی بەڕێبەراتیە هێڵی گەرمی 190 کە دەزانین هەیە. چۆن سکاڵاکار یاخود ئەو کەسێک کە توندوتیژی بەرامبەر دەکرێت دەتوانێت ئەم هێڵە بەکاربێنێت و ئەم هێڵە ئایا 24 کاتژمێریە یاخود بۆ ماوەیەکی دیاری کراوە کەسان چۆن بەکاری دێنێت؟ ساندنێکی بەش و شتەکانی تری ئەم بەڕێبەراتیە بکەم. بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خۆی لە حەوت نووسینگە بینێتەوە لە ناوشاری سلێمانی من باسیەکەم. سێ نووسینگە لە ناوشاری سلێمانیە، نووسینگەی ڕۆژهەڵات، ڕۆژئاوا، بەکرەجۆ، 4 نووسینگە لە دەرەوەی شاری سلێمانین لە چەمچەماڵ و لە دوکان هەروەها لە دەربەندی خان و لە سەید سادق. ئیشوکارەکان لەم نووسینگانە وەرگرتن و تۆمارکردنی سکاڵای ئەو هاوڵاتیانەیە کە ڕوبەڕووی کێشە خێزانیەکان ئەبنەوە یان ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە لە ناو چوارچێوەی خێزانە بە گوێرەی ئەو یاسایی کە ئاماژەم پێدا کە لە چوارچێوەی خێزانەوە تاکو پلە چوار واتە دایک، باوک، خوشک، برا، هاوسەر بە هەمان شێوە بۆ بڵین خەزور و خەسوو بۆ هاوسەرەکان، هەروەها بۆ مام، خاڵ، بورزا، خاڵۆزە، ئەمانە لە چوارچێوەی خێزانە هەر کاتێک ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە لە چوارچێوەی ئەم کەسانە کە ئاماژەم پێەیە ئەتوانن سکاڵا تۆمارکەن. چۆن سکاڵا تۆمارەکەن لە ڕێگەی ئەم نووسینگانەوە کە لە چەند هۆبەیەک پێکاتوە، یەک لەوانە بڵین لێکۆڵەرەکانن کە ئەچنە بەردەم ئەو لێکۆڵەرانە و کێشەکانی خۆیانیان بۆ باز ئەکەن. دواتر هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی لە هەر نووسینگەیەک هەیە کە پێکاتوە لە چەند توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی و یاسایی ئەتوانن بۆ ڕاوێژی یاسایی بە یاخود دەرونی کۆمەڵایەتی ئەوان هاوکاریان بن و هەروەها بۆ ئاشتەوایی خێزانەکان هەر لەو هۆبەیە چارەسەری زۆربەی کێشە خێزانیەکان ئەکرێ پێش ئەوەی بێ بە تۆمار بکرێ و بچێتە لای دادوەر. و لە ناو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیش بەشی سەنتەری ڕایشکاری خێزانیمان هەیە کە بەشێکی زۆر گرنگە ئەتوانم بڵم لەبەر ئەوی لێرە هیچ سکاڵایەک تۆمار ناکرێ تەنها بۆ ڕاوێژی یاسای و دەرونی کۆمەڵایەتیە لە چوارچەوەی ئەو بەشەیە
ئێمە هۆبەی هێڵی گەرممان هەیە کە ئاماژەت پێدا هێڵی گەرمی ژمارە 190 کە ئەم هێڵە 24 کاتژمێر کراوێ بەڕووی هاوڵاتیان بەبێ جیاوازی ئاین و تەمەن و ڕەگەز و هەروها بێ بەرامبەرە هەر کاتێ ڕاوێژێکی یاسایی یاخود دەرونی کۆمەڵایەتیان هەبێ یاخود ڕوبەڕووی توونتیژی بووبێتنەوە نەیانتوانی ببێنە دەرەوە چارەسەرێکیان ویست بێ ئەتوان پەیوەندی بۆ هێڵە گەرمەوە بکەن ڕاستەوخۆ وەڵامەکانیان دەست دەکەن. واتاوی تێدەگەین هێڵی گەرمی 190 مەژنیە تەنها بۆ سکاڵاکردن بێ و تۆماری سکاڵا بێ دەکرێت وەک ڕایۆژکارێکیش کار بکە بۆ ئەوانی کە کێشەی خێزانیان هەیە لە ناو خێزانەکەیاندا کەسانی پسپۆر هەڵبەتە وەڵام دەدەنەوە. بەڵێ ئەوانە هەمووی دەوراتیان بینیەوە دەوراتی جیاجیان بینیەوە توانای وەڵامدانەوەیان هەیە و زۆربەی وەڵامەکانیش ئەتوانن بنەوە ئەگەر تا ئەو کاتی کە لە چوارچێوەی ئیش و کارەکانی ئێمە بێ لە دەروی ئیشەکانی ئێمە بێ هەوڵی ئەوە ئەیان کە ئیحالەی شوێنەکانیان بکەن. بەڵێ خاڵێکی تر زۆر لە لام گرنگە ڕوونکردنەوەی پێ بدرێت لە تایبەت لە بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستاندا کە دەزانین ئەم بەڕێوەبەرایەتە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانە وەکو بەڕێستان ئاوەشتان پێکرد سەرەتا بۆ بەرەنگاربوونی توندوتیژی بۆ دژی ئافرەتان دواتر بۆ بە خێزان جا لێرە دەمانوێت دڵنیایەکی پیاوەکانیشمان ببیتەوە بۆ ئەوی ئایا ئەو هەڵە تێگەیشتنە نەبێت کە تەنها ئافرەتان دەتوانن سکاڵا بکەن بێن بۆ لای ئێوە یاخود پیاوانیش و چۆن؟ پێم خۆشە و پرسیارەت کرد لەبەرەوەی لای زۆر کەس ئەمە پرسیارە وازان ئێمە تەنها داکۆکی کاری ئافرەتی نابە پێچوانەوە ئێمە وەکو ئاماژەم پێدا لە چوارچەوەی خێزانایە زۆر کات هاوسەر هەبووە ینی مێردەکەی هاتووە سکاڵای لە خێزانی هەبووە لای ئێمە سکاڵای تۆمار کردووە یاخود باوک بۆ کوڕەکەی یان کوڕ بۆ برا بۆ خوشک بۆ برا بەم جۆرەیە زۆر کاتیش هەبووە مەسەن ئافرەت هاتووە وایزانیەوە ئێمە ئیشی بۆ ئەەکەین سکاڵای کردو مەسەن لە هاوسەرەکەی کاتێک ئێمە بە گوێرەی پرەنسیپی ئیش و کارەکانی خۆمان تەنها گوێ لە یەک لایەن ناگرین بۆ ئەوەی کە ڕاست و دروستی بابەتەکەمان بۆ دەرکەوە و هیچ لایەک مافخراو نەبن کاتێک کە هاوسەرەکەی بانکرا و لێکۆڵینەوە کراوە لەلایەن لێکۆڵەرەکانەوە بۆیان دەرکەوتووە کە بە پێچەوانەوە ئافرەتەکە تۆمەتبار بووە واتە ئەمانە ڕوویان داوە لای ئێمە مەرجنیە ئێمە هەر ئیش بۆ ئافرەت بکەین بەدڵنیایی ئەوە زۆر گرنگە لە لای خەڵک ڕوون بێت بۆ تێبکەن کە بۆ تەواوی خێزانە و هەروەها ئێوە لێکۆڵنەوەی ورد لەو بارەوە دەکەن دەمێ پەیوەندی بەڕێوەبەرایەتەکە تامزانم لەگەڵ ڕێکخراوەکانی NGO و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەوانی پەیوەندیدارن بە کار بۆ خێزان دەکەن پەیوەندی ئێوە لەگەڵ ئەوانە چۆنە و هیچ هەماهەنگیەک هەیە لە نێوانتاندا؟ بەڵێ بەدڵنیاییەوە لەگەڵ زۆربەی زۆری ئەو ڕێکخراوانی کار بۆ ئافرەتان ئەەکەن و یان بۆ خێزان ئەەکەن ئێمە هەماهەنگی و هاوکاری تەواومان هەیە لە نێوان یەکدا و لە زۆربەی ئیش و کارەکانمانە ئەوان پاڵپشتی ئێمەەوە بە پێچانەشەوە ئێمە پاڵپشتی ئەوانین لەبەرەوە ئێمە هەمومان یەک ئامانجمان هەیە ئەویش پاراستنی نەشێواندنی ئاشتەوایی خێزانەکانە. بەڵێ ئەوەی کە لە لای ئێوە هەیە و بەرکەوتنتان هەیە ئامارەکان تاکو ئێستا ترسناکن بە شوێکی گشتگیر یاخود هی ئەوەن کە هەڵوێستەی لەسەر بکرێ و پێویست کات زۆر بە توندیق هەمووان لەسەر ئەو بابەتە قسە بکەین یان هێشتا حاڵەتە و نەبۆتە دیاردا؟ بەدڵنیاییەوە دیاردەی تونوتیژی دیاردەیەکی جیهانیە و ڕێگریشی لێ ناکرێنی بەردەوامە ئێمە ناتوانین ڕاستە ئێمە لە ڕێی تەوعیە و ئەو حەملاتانی کە ئەیکەین بێتە هۆی هوشیاری بەڵام بەڕای من ئەوە ناگەێنێ ئامارەکان ئەگەر زیاشی کرد بێ مەترسی دار بێ بەڕاستی من بۆ ئەوەی ئەگەڕێنمەوە کە ئەتوانم بڵێم لە ئێستا تاکی خێزانەکانیان هاوڵاتیان و هاونیشتمانیان تا ڕادەیەکی باش وشیارن لە بوونی بەڕێوەبەرایەتێکی بەرەنگاربوونی توندوتیژی کە ئەتوانن بێن سکاڵای لێ تۆمارکەن کە هاتووە سکاڵا تۆمارکە ئەمە شتێکی باشەکەواتە نەبووتە ئەوەی کە لێی بترسێت لەوەی کە بێتە دەرەوە لە ماڵەوە بێ سکاڵاکەی تۆمار بکە. بەڵێ بەڕێوەبەرایەتێکە هەماهەنگی لەگەڵ هیچ کام لە بەڕێوەبەرایەتی و داوام دەستگا حکومی ئیدارەکانی تر هەیە و هەروەها مەبەسمە ئەوە پرسم تا چەند ڕێگە پێدراوی یاسایین ئێوە لە ڕووی یاساییەوە مافی ئەو کەسە بپارێزن داکۆکی لێ بکەن کە توندوتیژی بەرامبەر کراوە هاتووتە لایەوە؟ بەڵێ بێگومان ئێمە کە بەرەنگاری توندوتیژیە بینەوە بە یەکلایەنە ناکرێ تەنها بەڕێوەبەرایەتی وەکو ئێمە ناکرێت لە زۆربەی زۆری کێشەکان هەبووە کە لە توانای ئێمە نەبووە چارەسەری بکەین یاخود
بۆ نمونە لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە ئێستا بەداخەوە زۆربەی زۆری کێشەکان لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکانە لە توانای ئێمە نییە مەسەلەن هەنێ وردەکاری هەیە لەو کەیسەیە بیکەین لەبەر نەبوونی ئیمکانیەتی بەڕێوەبەرایەتیەکەم ڕاستەوخۆ ئیحالەی ئاسایش یەکەین کە بەردەوام ئەوان هاوکارمان هەماهەنگمان لە چارەسەرکردنی ئەو دۆسیانە و هەروەها پۆلیسی سلێمانی و ١٠٤ کە لەبەر نەبوونی کارمەند و مەفرەزەی پێویست ئێمە دایم هانامان بۆ ١04 بردووە کە وەکو یەک واجب و یەک ئیش هەستاون بە ئیشەکان و لەگەڵمانە هەماهەنگن. بەڵێ ئەو گرفتانە چین کە لە کاتی سکاڵاکردن زیاتر بەشێکی ئێستا بەڕێستان ئاواشتان بۆدا بابەتی دیجیتال میدیا و بابەتەکانی سۆشیال میدیا بەگشتی کە کێشەکە زیاتر دڵنیام لە ڕێی مۆبایلەوەی ئەوەندەی لە ڕێگەی میدیاکانی ترەوە بێ و گرفتەکان لە ڕووی سکاڵاو کە دێتە پێشتان کێشەی شاهید و بەڵگە و ئەمانەتان بۆ دروست نابێت چونکە زۆرجار بە دڵنیای بابەتەکان گەر یاساییش من پێویستیان بەوە هەیە. خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی بەداخەوە ئێستا ئەتوان بڵم لە تۆپایە. ڕاستە تونتیژەکان ئەگۆڕێ وەکو ئاشکرایە هەمووی ئەزانێت کە تونتیژی جەستەی یا دەرونی سێکسی لە ئێستا تونتیژی خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی بەداخەوە بە زۆری ئەوەی کە ئێمە بەرکەوتەمان لەگەڵیانە هەیە ئەوانن کە پەیوەندی بە هێڵی گەرمی ١٩٠ زۆربەیان کێشەکانیان خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیە کە کەسێک هەراسانی کردوون لەوەی کە داوای وێنەی نەشیاویان لێ ئەەکەن دوای ئەوە هەڕەشیان پێەکەن بە بڕێک پارە یان مەبلەغێک و دواتر داوای شتی تریان لێ ئەەکەن و کە بەڵگەیەکی گەورەتر ئەکەوێتە دەستیان و بەداخەوە کێشەکان زۆر لەوە خراپترە بێت کە بیدایەت بوو هانای بۆ کەسێک نەبردووە کە بزانێت چۆن چارەسەری کێشەکەیەکات. ئەتوانم بڵێم ئەو کەیسانەی کە ڕوو لە هێڵی گەرمەکەن هەرچەنە ینی وەکوتم لە چوارچەوەی خێزانیشان نیە بەڵام ئێمە دەستمان نەناوە لە ڕووی کەسەوە ڕاستە خۆ توانیمانە هاوکاری بکەین هەتا ئەو کاتی توانیمانە بەبێ ئەوەی بێتە سکاڵە کێشەکانمان چارەسەر کردووە هەروەکو چۆن نەخۆشیە گەچێتە نەخۆشخانەیەک داوای چارەسەر ئەکا و خێرا چارەسەری پێویستی بۆکەن ئێمەش بەو نیەتەوە بەرەو ڕووی ئەو کەیسانە ئەڕۆین هەتا ئەو کاتی بتوانین بەڵام ئەگەر سکاڵا تۆمار بکات ئەو کاتە نایەتە لای ئێمە ڕاستەوخۆ ئیحالەی بنکەکانی پۆلیسی سلێمانیەکەی. مەبەستم بوو بە ورتر پرسیاریەوە بکەم کەی سکاڵاکان لە بەڕێوەبەرایەتێکی ئێوە دەچێتە دادگاکان واتە مەبەستمە هەم لە جۆری ئەو سکاڵانەش چونکە دڵنیان بەڕێستان ئێوە زۆر بە وردی لەگەڵ خێزانەکان دادەنیشن و ئایا مەرجە هەموو ئەوانەی کە دێنە لای ئێوە بگەرە ئاستی دادگا؟ کەی دەبنە سکاڵا کاتێک کەسێک ڕوبەڕووی تونوتیژیە بێتەوە وەک وتم ئاماژەم پێدا لە چوارچەوەی خێزانە بێتە سکاڵا دێتە لای ئەو لێکۆڵەرەی کە باسم کرد لە ناونووسنگەکانی بەڕێوەبەرایەتیمان بە گوێرەی چۆنێتی ئەو کەیسە ئەو تونوتیژیە مامەڵی لەگەڵەکرێت زۆر لە کەیسەکان هەیە ینی ئەوەنە پێویست ناکا بخێتە ببێ بە دۆسی و بچێتە بەردەمی دادوەر بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی ئێن و معالەجێ ئەەکەن لە ڕێی خۆیان بێت لە کۆڵەرەکان یاخۆت هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتیەکەی کە باسم کرد ئاماژەم پێ لەوێ هەوڵی چارەسەری کێشەکان ئەدرێ هادە ئەکرێنەوە ئەهوە نەکرێنەوە هەتاکو زۆر کات بڕیاری بەپەلە ئەیان کاتێکیان دۆخەکە ئاسان یعنی کە بۆیان شیەکرێتەوە چۆنە و چۆن نیە و بەرەو ڕووی یەک ئەبنەوە ئەتوانم بڵێم لەخوا بە زیابێ زۆربەی زۆری ئەو کێشانەمان چارەسەر کردو نەمان هێشتێتە بچێتە بەردەم دادوەر چونکە پێمان وایە ئێمە ئیشی ئێمە ئەوەیە کە خێزان پەرتەوازە نەبێ ڕاستیەکەی ئێمە بۆ ئاشتەوایی خێزانەکان تێئەکۆشین ئەگەر لەو کێشە بەسیتەوە لەوانێت جاری وا هەیە ژنومێر لەسەر پەرداخی ئەو بوو بێ بە شەڕیان ئەمە چ پێویستەکە بیخینە بەردەم دادوەر ئەی ئێمە ئەم هۆبەیەمان بۆچی ئەم توێژەرانەمان بۆچیە کە توانای ئەویان نەبێ ئەمانە ئاشتەواییان بۆ ئەنجام بدرێت ڕەنگە بڵێم لە مانگێکە لە هەر نووسنگەیەک لە 100 کەیس کەمتر نەبێت کە چارەسەر کراوە بۆ جۆرە سەرکەوتوو بن مادوو نەبن بەڕاستی جێگی دەستخۆشیە و خۆشبەختانەیە کە لە لای ئێمە بەڕێوەبەرایەتێکی لەو جۆرە هەیە و بۆ چالاکی و ئەکتیڤێتیە شۆکارەکەن
مەبەسمە بزانم کە تا چەند ئێوە لەگەڵ کەیسەکان تا چ دۆخێک تا چ قۆناغێک لەگەڵیان دەمێننەوە بۆ نمونەگەر کەسێک حاڵەتەکەشی کەیسەکەی با بڵێن قورس بوو پێویستی بە یارمەتی زۆر کرد ئێوە تا چەندێک لەگەڵ ئەو کەس کەیسە دەمێننەوە هەتا ئەو کاتی کە خۆی بێت لەگەڵ یا ئەمێنینەوە و زۆر کات ئەو کەیسانی کە هەڕەشیان لەسەر ئەچنە ماڵی دەڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو ئەو شوێنش وەک ئاشکرایە شوێنێکە ناتوان بڵێم زۆر باشە لە ڕووی ئەوەی کە بەڵام وەکو ئوتێلێکی 5 ئەستێرە نانەخێر بەڵام ئەوەیە کە ژیانێکی باشیان بۆ فەراهەم کراوە لەو شوێنە ئەمێننەوە هەتاکو و کێشەکان چارەسەر ئەکرێت لە ڕێی نووسنگەکان بێ یاخود لە ڕێی ئەو سنتەی ڕایشکاری خێزانی کە ئاماژەم پێیا لەبەرەوەی کە ماڵی دەڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو هاوسەی بەڕێوەبەرایەتیەکەمانە خۆشبەختانە ئەتوانم بڵێم کار ئاسانیکی بۆ کردوین ئەتوانین لە ڕێی ئەم سنتەی ڕایشکاری خێزانیەوە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێ و بگەڕێنەوە ناو خێزانەکانیان و لە دوای ئەوەی کە ئەشگەڕێنەوە ناو خێزانەکانە هەتا چەند مانگێک ئێمە بەدەچونیان بۆکەین لە ڕێی توێژەرە کۆمەڵایەتیەکانەوە تاو کاتی کە خۆی بێ و کە بزانین کە ژیانی مطمئینە وازی دەدێن ئەو حاڵەتانی سەردانی ئێوە دەکەن تا چەند هۆشیاریان هەیە لە مەبەست هۆشیاری تاکە کە دەزانێت لە چ کاتێکا گەیشتۆتە حاڵەتەکەی ئەوەی کە پەیوەندی بک بە ئێوەوە لە لای ئێوە سکاڵا تۆمارکە ئایا هەمووی تونند و تیژی خێزانین کە دێنە لای ئێوە یاخود حاڵەتی تریشیان تێکەڵ دەبێت کە ئێوە بەدواداچوونیان بۆ دەکەن ئەوانەی کە لە شەڵتەر ئەمێننەوە دەروی خێزانیشی تیا یعنی کێشەکانیان بەڵام ئێمە لەبەر ئەوەی بوا بیر دەکەینەوە کاتێک کە کێشەی کۆمەڵایەتی هەیەواتە دەرەوەی خێزان دوجار دەبێتەوە بە کێشەی خێزانی بۆیە بەگەرم و گوڕی بەرەو پیری دەچین و کێشەکەی بۆ چارەسەر ئەەکەین هەتاکوون کێشەکە بچووکەینەوە و گەورەتر نەبێت. و ئەوانشی کە دێن بڵین پێش چەند ساڵێک پێش ئێستا تێڕوانینی خراپیان هەبوو لە ڕووی وشیاری بەرامبەر بە شەڵتەرەکان و ئەم دەستگای ئێمە کە کاری لێ ئەەکەین بەڵام خۆشببختانە ئێستا کاتێک کە ئەزان کە کچەکەیان لە لای ئێمە و ژیانی پارێزراوە زۆر خۆشحاڵە بن و زۆریشان پێخۆشە کە لای ئێبەیە بەڵێ بە دڵنیاییەوە مای خۆشحاڵی و تێڕوانینانە گۆڕاوە کە دەزانین خەڵکی چۆن ئەتوانم بڵێم ئەمە لە زۆربەی ئەوەیە کە ئێمە بەردەوامین لە چالاکیەکان جگەلەوەی کە ئەو ئەرکەمان هەیە وەکو باسم کرد ئێمە چەندین سیمینار و چالاکی جۆرا و جۆرمان هەیە ئەچینە ناو خەڵکەوە ئەچینە ناو مەکتەبەکانەوە سیمینار پێشکەشەکەین ئەتوان بڵم دەورێکی باشی بینیوە هەر لە مەبەستم لە لێڕێی قسەکانی خۆتانەوە بەپێی ئەوەی کە بەڕێستان هەم بەرپرس و هەموو تەبێژ بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتیەکان پەیوەندیتان لەگەڵ میدیا و میدیاکاران چۆنە تا چەندێک بەگشتی میدیاکارانی ئێستا لە ڕێگی پرۆگرامەکانیانەوە میدیاکان بوونی پرۆگرامی هاوشێوەی ئەم پرۆگرامە بە گرنگ دەزانن بۆ زیاتر بەرفراوانتر بوونی هۆشیاری کۆمەڵگەوە هەروەها پێکەوە هاوکارێکی زیاتر بین بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە زیاتر دیار بێ لەکوێ دەتوانێت کار بکات بە دڵنیایی ئەو میدیاکان ڕۆڵی کاریگەریان هەیە هەروەک بینیمان لە حملەی هەڵبژاردن چ ڕۆڵێکیان بینی چونە ناو خەڵکەوە لە ڕێی هەڵبژاردنەوە من بە باشی ئەزانم بۆ جۆرەش جهود بکرێت بۆ وشیارکردنەوەی تاکی خێزان لە بوونی ناساندنی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی بە یاخود هێڵی گەرمی 190 دەبێت بەو جۆرە ئێمەش بتوانین لە ڕێی میدیاکانەوە زیاتر بچینە ناو کۆمەڵگە و تاکی خێزان بە تایبەتی و لە ڕابردووە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم باشە بەڵام زیاتر لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی میدیاکان زیاتر فۆکسەخەنە سەر ئەم بەڕێوەبەرایەتیە و داوای چاوپێکەوتن ئەەکەن و یان چۆنەتی کاروبارەکانی ئێمە من پێم باشە کە بەردەوام بێت یان بەرنامەی تایبەت دروست بکرێت بە وشیاری لەسەر یاسای هەم خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی بێ یاخود لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی تونتیژی بەدڵنیایی و پێویستەکە هەموو کاتێک ئێمە ئاگداری ئەوە بین کە خێزانەکانمان پارێزرا و تۆکمە و تونند و تۆڵتر بن لە نێو یەکدا من بۆ دواپرسیاری خۆم داوای دوا پەیامی بەڕێستانەکەم و دەمەوێت بزانم ئێوە پەیامتان چییە بۆ ڕووی دەممان هەمیشە یەکەم دەکەینە باوکان بۆ خێزان
و ئەنجا دایکان و بەگشتی ئەندامانی خێزان ئێوە چیان پێ دەڵێن بۆ ئەوەی کە خێزانەکانیان پارێزراوتر بن و لە کاتێکیشدا ئەگەر بوونی کێشەیەکیش هەبێ چۆن دەرگاکانی بەڕێوەبەرایەتێکی ئێوە کراوەتەوە بەڕوویاندا. بەڵێ وەکو خێزان پێویستە هەموو دایک و باوکێک ڕەچاوی مناڵەکەی بکە ئاگای لە مناڵەکەی بێ بە تایبەت لەو ئامێرەی کە بەدەستیانەوەیە و لە کاتی وا بکەن یعنی ببن بە هاوڕێی مناڵەکانیان کە هانا بۆ کەسی تر نەبن لەبەر ئەوەی ڕەنگە مناڵەکەی من ئەگەر من ئەو متمانەیە لای من دروست نەبوو بەیان ترسێکی لە من هەبێ نەتوانێت قسەم لەگەڵکایان من بە پێی پێویست نەبم لە ماڵەکەیە هانا بۆ کەسێکی خراپ بەرێ و ڕێی خراپی پێنیشان بدە هەروەکو ئێمە چۆن لە زۆربەی سیمینارەکانیش ئەمە بە خوێندکارەکان ئەڵێن کاتێک ڕوبەڕووی هەر تونتیژیەک ئەبیتەوە یان هەر کێشەیەکە یێتە ڕێ پێش هەموو شتێک هانا بۆ چوارچێوەی خێزانەکە و بەرەدایک بێ باوک بەیان کەسێک کە متمانەی پێ بکەیت هەر نەبوو لە خوێندنگەکەت خۆشبەختانە ئێستا توێژێرە کۆمەڵایەتیەکان هەروەها بەڕێوەبەرەکان وەکو سەردەمی زوونیە ئێستا زۆر هاوڕێن لەگەڵ خوێندکارەکان توان هانا بۆ ئەوان برن ئەگەرنا ئێمە لە خزمەتیانای هەمیشە هێڵی گەرمی 190 لە سەرزارمانە پەیامی ئێمە هێڵی گەرمی 190 ئەتوانن هانای بۆ برن بۆ چارسەگە ئیشەڵڵا هیچ خێزانێکیش کێشەی نابێ و دوور ئەبن لە کێشە. ئێمە زۆر سوپاسی تۆکەین هیوای ماندوو نەبوونتان بۆ دەخوازین بۆ بەڕێستان بۆ تەواوی ستافی بەڕێوەبەرایەتیەکەتان ئەرکەکەتان زۆر پیرۆزە و ئینشاءڵڵا وەکو خۆشتان دەڵێن پەیامان هەروە دەبێت لە پێناو پارێزگاری خێزانەکان و ئەرکەکەی ئێوەش بە دڵنیایی و پیرۆزێکی لەوەدا من سوپاس دەکەم کە بەڕێستان لێرە بوون زۆر خۆشحاڵ بووم و هیوادارم کە بتوانین پێکەوە کۆمەڵگەیەکی دروست پەروەردەکەین و هەروەها بنیادی بنین. سپاسانەکەم بینەر بیسەرە خۆشەویستەکان هیوادارم سوودی هەبوو بێ بۆ هەمووان و هەروەها تکا دەکەین لە دایک و باوکە بەڕێزەکان ئاگاداری خێزانەکانیان بنوە هەر یەکێک لە جێی خۆیەوە ئاگادار بێ ئەو ماڵەی کە دروستی کردووە قەڵایەکی گەورە و زێڕینە بۆ تەواوی ئەندامانی خێزانەکەی هەمووان ئاسوودە بن خێزانتان ماڵتان پڕ لە ئاشتەوایی بێت.